لە گەشت لایەکەوە حکوومەت بە ناوی چاکسازیەوە باج و ڕسوماتی لەسەر هاوڵاتیان داناوە. ئەوەش بووەتەوەی بارگرانی زیاتری ژیان. چالاکانی کۆمەڵی مەدەنی دەڵێن حکوومەت لەژێر ناوی چاکسازی گیرفانی خەڵکی بەتاڵ دەکاتەوە. گەبێ ئەمە ڕخنەکانمانم جار لە حکوومەت نەبێت لە پەرلەمان بێت، دەبێت پەرلەمان بە پێی یاسا باجەکان ڕێخات و ڕسوماتەکان ڕێخا، بەڵام بەداخەوە حکوومەت ئەمەی قۆسەتەوە وەکو حکوومەت ناوەکو کۆمەڵێک مافیا دەستیان خصوصا بینی ئەو خەڵکەوە بە هەموو جۆرێک خەریکن، یعنی پارە لە خەڵکی کێشنەوە و بارگرانی لەسەر ژیان و گوزەرانی خەڵک دروستەکەن. ئابووریناسێک دەڵێت لە هەرێمی کوردستان بێکاری زۆرەیە و سێکتەری ئابووری و بازرگانی سستە، بۆیە باج دەبێ بۆ خزمەتی خەڵک بەکاربێنرێتەوە. لە ئێستاشدا باری سەرشانی خەڵکی قورستر کردووە. داخەوە لە وڵاتی ئێمەیە هیچ هەلومەرجێکی ژیان، هیچ خۆشگوزەرانێکی ئابووری بۆ هاوڵاتیە بۆ تاک فراهەم نەکراوە. بێکاریەکی زۆر لە وڵاتی ئێمەیە هەیە، دەیان گیر و گرفتی ئابووری سیاسی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانی خۆمانە هەیە. سەرباری هەموو گرفتە تێکئاڵاوانە حکوومەتیەت بە ناوی چاکسازیەوە چەندین باج و قورسایی زۆری خستۆتە سەر هاوڵاتی، لە کاتێکە کە هاوڵاتی بەڕاستی ژیانی ناجوڵێ. مەسەرەن چەندین گرفتی هەیە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی ستۆپ دەربارەی چاودێری هەڵسەنگاندن و هەنگاوەکانی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان، زیادکردنی باج و ڕسوماتی وەک ستراتیج وەرگرتووە بۆ زیادکردنی داهات. پێویستە هەنگاوانە نەبێتە بارگرانی بەسەر هاوڵاتیان. بە گوێرەی بەدواداچوونەکان ئەو باج و ڕسوماتانەی حکوومەت زیادی کردووە، ڕاستەوخۆ بارگرانی بۆ سەر هاوڵاتیان دروست کردووە. لە نمونەی ئەم باجی خراوەتە سەر شوێنە گەشتیاریەکان لە وتێل و مۆتێل و چێشتخانە و کافتریا و شوێنە گەشتیاری و گشتیەکان. حکوومەتی هەرێم بۆ زیادکردنی داهات 6 لیژنەی پێگەناوە و دەیەوێت لە ڕێگەی باج و ڕسوماتەوە موچە دابین کات و داهات زیاد بکات. چاودێرانیش کابینەی نوێی حکوومەتی هەرێم بە کابینەی باج و سەرانە ناو دەبەن و خەڵک و وڵاتیانیش نیگەرانن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.